ما کوردستانê ragandîn ku hin gavan dabêje ji bo ku çaksaziyan bike û krîzên darayîn ku niha li Herêma Kurdistanê jî derbas biketin ku îro dê konferansekî çaksaziya daraya Herêmê li Hewlêrê birêv veçû د نهاجی دا جبو کو بهترم نخاش و اخنه لسروی مجاره بکن آمان شرحیم سکرتیر جوات وزیرین هرمی باوی که زندی لحولیر تبلی بلتنامه دبا ام کاتد باشکار کامان سپاس بو بجداری کردند سروکی حکومتی هرم امرو لکنفرانسی چکسازی دارایی هرموتی سالی 2016 سالی که قرز دبی سالی که گران دبیت واتا خلکی هرمی کردستان لکاتی که چاوره که باردوخه که باشتر بی چاوەڕێ ئەوە نەبێت کە بارودۆخەکە باشترە بێەوە خراپتر دەبێت؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێزت سوپاسیش بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی NRT ئەمڕۆ لە کۆنفرانسێکدا پرۆژێک خرایە ڕوو وەخوو بڵێن پلانێکی استراتیژی حکومەتی هەرێمی کوردستان خرایە ڕوو بە ناوی نوێبوونەوە و چاکسازی لە وەزارەتی دارایی و ئابووری لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ قەیرانە یەک لە دوایەکان لە ساڵی 2014 کاتێک لە مانگی شوباتی ساڵی 2014 بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی فیدراڵیەوە بڕدرا دواتریش کە حکومەتی هەرێمی کوردستان کە خزمەتی زیاتر لە ملیۆنێک و 800,000 ئاوارە و پەنابەر دەکات لە هەرێمی کوردستان لەگەڵ شەڕی نەخوازراوی دژی گروپی تۆرۆریستی داعش وای کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان جددیانەتر لە جاران کار بکات لەسەر چاکردنی بارودۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەوەی کە کاری لەسەر کراوە تا ئێستا لە هەرێمی کوردستان سەر سێ تەوەری سەرەکی کارکراوە تەوەری یەکەمیان بریتی بۆ لە تەوەری زیادکردنی داهات دووەمیان بریتی بۆ لە کەمکردنەوەی خەرجیە گشتیەکان سێمیشیان بریتی بووە لە سازدانی چاکسازی بەڕای من ئەگەر هەر لەسەر هەردوو تەوەرەکە کار بکات حکومەتی هەرێمی کوردستان بەبێ تەوەری سێم واتە ئەگەر خەرجیە گشتیەکان کەم بکاتەوانێ و داهاتیش زیاد بکات بەبێ ئەوەی کە چاکسازیەشی ڕیشەیی ئەنجام بدات بێگومان دەرئەنجامی استراتیژی لە ناکەوێتەوە واتە دەبێتە چارەسەرێکی کاتی و موقت بۆیە ئەوەی کە ئەمڕۆ لە وتارەکەی بەڕێز سەرۆگۆزیران و بەڕێز جێگری سەرۆگۆزیرانیش جۆمان لێبوو کە حکومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیدا هەیە کە چاکسازیەکی ڕیشەیی ئەنجام بدات و یەکەم سێکتەریش کە هەڵبژێردراوە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت بریتیە لە وەزارەتی دارایی و ئابووری حکومەتی هەرێمی کوردستان چونکە سازدانی چاکسازی لە بواری دارایی و ئابووری بەبێ سازدانی چاکسازیەکی بنەڕەتی لە وەتەکەمەچەند چاکسازیانە لەم ساڵدا ناچنە بواری جێبەجێکردنەوە لەم ساڵدا ناتوانێت قەیرانەکان چارەسەر بکەم پرۆژە چاکسازی کە ڕاگەیەندراوە؟ بەڵێ ئەگەر سەیری ئەو کتێبە بکەین کە ئەمڕۆ بڵاو کرایەوە لە کۆنفرانسەکە کە نزیکەی 124 لاپەڕەیە کە ئەتوانین بڵێین بریف و کورتە و پوختەی ئەو پلانی استراتیژەیە کە ئامادە کراوە بە سەرپەرشتیکردنی تیمێکی نێودەوڵەتی کە بەڕێز دکتۆر جیهاد کە خۆی وەزیری دارایی لوبنان بووە بۆ ماوەی چەند ساڵێک کە دەتوانین بڵێین بارودۆخی دارایی لە لوبنان و هەرێمی کوردستان لە زۆر ڕۆ لێکچوون هەیە بۆیە زۆر سوود وەرگیراوە لە شارەزاوی توانای ئەم شارەزا و ڕاوێژکارە ئەگەر سەیری ئەم پلانە استراتیژیە بکەین بێگومان چاکسازی ڕیشەیی ناتوانین بڵێن کە ئێمە لە ماوەیەکی کورتە هەموو دەرئەنجامەکانی دەبینین بەڵکو ئەگەر سەیری پلانە استراتیژیەکە بکەین لە هەمان کاتە تایم باوندێکی لەگەڵەوەتە مودە دەستنیشان کراوە بۆ هەر فەیسێک و بۆ هەر قۆناغێکی چاکسازی لە ناو وەزارەتی دارایی و ئابووری کە لە هەمان کاکامەچانی بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان لە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان خراپە ینی چاوەڕێی هەرچی زووە باشترکردنی ژیانیان دەکەن ینی کە ئەگەر لە ساڵی 2016 ناتوانێت بکرێنی خەڵک چاوەڕێ بکە دەتوانن چی بە خەڵک بڵێن تاکەی چاوەڕێ بکەنی کەی کێشەکان چارەسەرەکرێن بەڵێ ئەوەی بەڵێ ئێستا بەڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێیەکە لەم کۆنفرانس و کۆبوونەوە و سیمینار و استراتیژی و پلانانە ئەو مەبەستێتی بزانێت چی لە ژیانی ئەو دەگۆڕێ ئایا کە پێنج موچەی دواکەوتووە لە ساڵی 2015 تا ئێستا کەی موچەکەی وەردەگرێت ئەمە ئەتوانین بڵێن کە ئەم جۆرە پلانە استراتیژیانە ناتوانین بڵێن کە ئێستا دەرئەنجامێکی زۆر ئانی کورتخایەنی لە ماوەی چەند مانگی داهاتوە دەبێت لەسەر ئەوەی کە بژێوی خەڵکی هەرێمی کوردستان چاک بکات بۆڵام بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەگەر استراتیژی بری لێ بکەیتەوانێ دەرئەنجامی گەورەی دەبێت بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران خستیە ڕوو باسی لەوە کرد کە
لە ئێستادا ئەو نەوتەی کە لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە دەنێرێتە دەرەوە هەروەها ئەو داهاتەی نەوت و گاز کە لە ناوخۆدا دەست دەکەوێت جگەلەوەی کە لە ڕێگەی بۆری و دەنێرێتە دەرەوە دەڵێ لە نێوان 450 ملیار تاوەکو 500 ملیار دینارە. بەڵام موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە عسکەری و بە مەدەنی و بە خانەنشین و گرێبەست و بیمەی کۆمەڵایەتیەوە لە ئێستادا پێویستی بە 850 ملیار دینار هەیە مانگانە. واتە کورتهێنان بۆ ئەوەی کە تۆ لە ماوەیەکی کورتخایەنە کە بتوانی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوی دابیم بکەی لە مانگێکدا پێویست بە 850 ملیار دینارە. ئەو 500 ملیار دیناری کە ئێستا بەردەستە کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی یەک بڕیاری نەداوە چۆن جێبەجێ بکە وا بڕیارە لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیراندا دەرئەنجامی ئەو کۆنفرانسەی کە لە هەفتەی پێشوو لە ڕۆژی شەمەی ئەم هەفتەیە ئەنجامدرا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بڕیار باس لەوە کراکە. سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە کرد کە لەم ساڵدا موچەی فەرمانبەران کەم دەکرێتەوە، بەڵام ئاماژە بەوە نەکرێت چۆنی کەم دەکرێتەوە، ینی نیم موچە هەر بەردەوامە بێ لە دابەشکردنی نیم موچە یان واتە ڕێژەیەک دیاری دەکرێتن بۆ کەمکردنەوەی موچە، چونکە هەیە موچەی ڕەنگە 500,000 هەیە موچەی ملیۆنێک، ینی چۆنی کەم دەکرێتەوە. بەڵێ ئەوەی کە لەسەر موچە باس کراوە لە هەموو کۆبوونەوەکانی پێشوو کە ئەنجام دراوە، چ لە کۆبوونەوەی لیژنەی باڵای دارایی، لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران، لە کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز، دواترینیشان ئەو کۆنفرانسەی کە ئەنجام درا بە ئامادەبوونی چەند ئەندام پەرلەمانێک و هەروەها چەند مامۆستایەکی زانکۆ و خەڵکی شارەزا و حکوومەت هەمووی پێکەوە. بەڕێز سەرۆک وەزیران ئەمڕۆ لە وتارەکەی ئاماژەی بەوەدا کە بەشێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ناچاری دەبێت پاشەکەوت بکرێ، واتە بەپێی ئەو داهاتەی کە ئەمڕۆ لە سامانە سروشتەکان خراوەتە ڕوو بۆ باشەکە کەماچەگەر داهات نەبێ موچە بدرێت موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگەر حکوومەت هەرێم نەتوانێت موچە بدای چۆن پاشەکەوتەکە ئەوەی کە لای حکوومەتە مێنێتەوەی فەرمانبەران. ببوورە ینی نازانم لەواچێ بەڕێزت لە وەڵامەکە تێنەگەیشت. مەسەلەی پاشەکەوتکردن ئەوەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت مانگانە لە کاتی خۆیدا موچەی 100% دەرماڵە و موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا. بۆیە بەشێک لەو موچەیە بۆ مانگانە دابین دەکرێت، ئەو بەشی کە ئەمێنێتەوە نافەوتێ و نابردرێ و کەم ناکرێتەوانێ، بەڵکو ئەوە دەبێت لە چوارچێوەی یاساوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە قسە لەسەر مەسەلەی کەمکردنەوەی موچە بکرێ، چونکە بە یاسا ڕێکخراوە موچە و دەرماڵەکان. بەڵام ئەوەی کە باس لەوە کراوە ئایا بە دوو مانگ موچەیەک بدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، موچەیەکی تەواو یاخود مانگانە بەشێک لە موچەکەی خۆی وەربگرێ. ئەوەی کە باسی لەسەر کراوە ئەو ڕێژەی پاشەکەوتکردنەش بۆ هەموو پلە وەزیفەکان وەکو یەک نابێ، واتە تۆ لە پلە تایبەتەکانی ئەلیف و با دواتر دەپلەی وەزیفەی گشتیت هەیە، بێگومان ئەبێت دادپەروەری هەبێت لە چۆنەتی دەستنیشانکردنی ڕێژەی ئەو موچە و دەرماڵەی کە پاشەکەوتەکرێ بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. بێگومان ئەولەویەت و پرایۆرەتی حکوومەتیش بریتیە لە پاراستنی ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان کە دەبێت مستحقات و شایستەکانی پێشمەرگە قارەمانەکان، ئاسایش و ئەو بەڕێزانەی کە لە بواری هەردوو کەرتی پێشمەرگە و بەرگریکردن و ئاسایش کار دەکەن دەبێ موچەی ئەمان ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بێت و کەم نەکرێتەوانێ. بۆیە ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت مەسەلەی پاشەکەوتکردن، واتە ئەم بەشەی کە پاشەکەوت دەکرێت وەکو مافێکی قانونی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە. ئەو بەشەی کە ئەمڕۆ لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەدات هەموو مانگێک لە ڕۆژێکی دیاریکراودا وەزارەتەکان وەکو جاران بەشێک لە موچەکانیان وەربگرن، واتە کاتێک کە پاشەکەوت دەکرێت لە بەرامبەر ئەوەشدا ئیمتیازەکە ئەوەیە کە هەموو مانگێک هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بەلایانی کەم بەشێک موچەکە نیوە دەدرێیان دادەنیشن و ڕێژەیەک دەستنیشان دەکرێت و کەی ڕادەگەندرێت کە ئەو ڕێژەیە لەسەر چ بنەمایەک دیاری دەکرێت وردەکاریەکانی چۆن دەبێت. تا ئێستا من پرسیارەکە دوازەحە. تا ئێستا من هیچ زانیاریەکم لە بەردەست نییە سەبارەت بەو ڕێژانەی کە وەکو پاشەکەوت گل دەدرێتەوە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریە و بەپێی ئەو پلە وەزیفانەی کە بۆ بەڕێستانم باس کرد. وا بڕیارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو یەکێک لە بڕگەکانی کارنامەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بریتی بێت لە گفتوگۆکردن و بڕیاردان لەسەر ئەوەی ئێمە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەو سنوورداری داهاتی کە ئەمڕۆ لە بەردەستێتی
کەوا بڕیارە لە یەکی ساڵی 2016ەوە سیستمێکی تازەی پێدانی موچە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت. ئەو سیستەمە تازەیەش مانای ئەوە ناگەیەنێ کە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان کەم دەکرێتەوانێ یاوە خود لیان دەبردرێت، بەڵکو ئەوەی کە قسەی لەسەر کراوە ئەمڕۆ بەڕێز سەرۆک وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی وەزیران ئاماژەیان پێدا بریتیە لە گلدانەوە و پاشەکەوتکردنی بەشێک لە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان تاوەکو بەلایانی کەم تۆزێک لە بارگرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە هیچ نەبێت بەرچاوی ڕۆشن بێت کە مانگانە لە کاتێکی دیاریکراودا بەشێک لە موچەکەی وەردەگرێت و بەشەکەی تریشی بۆ پاشەکەوت دەکرێت. هەر کاتێک نرخی نەوت بەرز بووە یاوە خۆت ئەگەر وەزعی دارایی و بارودۆخی دارایی هەرێمی کوردستان باش بوو لەگەڵ ئەو بەشەی کە لە ساڵی 2015 بەداخەوە کە نەتوانراوە باس لە نرخی نەوت کرد دەڵێ ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە دەڵێ ئەگەر نرخی نەوت بەرز بێت هەنی واتە ئەگەر نرخی نەوت بەرز نەبێتەوە کە بەپێی هەموو پێشبینیەکان زیاتر کەم دەبێتەوە ئەو کاتە بارودۆخەکە هەر بەو شێوازە دەبیان بەدیلێکتان هەیە بۆ شوێنگرەوەیەک هەیە بۆ دابینکردنی موچە و باشترکردنی بارودۆخ. بەداخەوە ئەتوانین بڵین کە ئێستا سەرچاوی سەرەکی کە لە 1990 بۆ لە 1995 داهاتی هەرێمی کوردستان بریتیە لە نەوت بەداخەوە لە کابینەیەک لە دوایەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بەڕێسەر وەزیرانیش ئاماژەی پێدا هەڵی استراتیجی گەورە کراوە واتە ئەو پارەی کە لە حکوومەتی فیدراالیەوە ساڵانە گەشتۆتە هەرێمی کوردستان لە 1970 خرج کراوە بۆ موچە و دەرماڵەی موچە خۆرانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە نەتوانراوە کە ژێرخانێکی باشدا بنرێت بۆ ئەوەی کە هەمە جۆری لە سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان دەستنیشان کرێت. ئەتوانین بڵین کە ڕاستە ئێمە سێ شۆکی سەرەکی ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە کە وەکو باس کرا بریتیە لە کەمبوونەوەی نرخی نەوت واروەها ملیۆنێک و 800,000 ئاوارە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو هەروە شەڕی دژی داعش بەڵام ناشتوانین بەڕاستی ئەبێ لەگەڵ خەڵکی خۆمان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بێت کە ئەمە دەرئەنجامی تەنها ئەم سێ شۆکە نییە بەڵکو دەرئەنجامی چەند هەڵەیەکی استراتیجی کابینەیەک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە نەتوانراوە تا ئێستا بیر لەوە بگرێتەوە ئەگەر هات و نەوت بەم حاڵی ئەمڕۆ ڕۆیشت چۆن کار بکرێت لەسەر ئەوەی کە سەرچاوی تر بدرۆزرێتەوانێ بۆ داهاتی هەرێمی کوردستان. من پێم خۆش ئەگەر مۆڵەتم بدەی جگە لەسەر مەسلەی کەمکردنەوەی خەرجەکان و هەروەها زیادکردنی داهات وەکو باسم کرد مەسلەی چاکسازی زۆر گرنگە. ئەگەر هات و متمانە گەڕایەوە لە نێوان هاوڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو ژمارە و فیگەرانەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە دەخرێتە ڕوو ئەمانە ژمارەی وردبینی کراون ئەمانە ژمارەی حەقیقین ئەو کاتە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش من دڵنیام بەجددیەوەی ئەوانیش ئامادەن کە بەشداری بکەن لە ئەستۆگرتی ئەم بارگرانیە. بۆیە ناوخۆیەکان کە باز دەکرێت هەم ئەو نەوتەی کە بەڕێگەی تانکەر وەک دەوترێت دەفرشرێت دو ئەو باجەی کە وەردەگیرێتن هیاوەی کارەبایە داهاتەکان بەڵێ دەمێ باسی ئەو بکەم ئەگەر مۆڵەتم سەر گومرکەکانیش فەرموو. بەڵێ ئەگەر مۆڵەتم بدەیت طبعاً ئەم ئەگەر سەیری وەزارەتی سامانە سروشتیەکان بکەیت طبعاً ئەگەر ئێمە بەبێ ئەوەی کە ئێمە چاکسازیەکی ڕێشەیی بکرێت لە بواری نەوت و گاز بە پلەی یەک دواتریش مەسلەی کارەبایە کە بەڕێزت باست کرد سێمیشان بریتیە لە کەرتی وەزیفەی گشتی ئەم سێ بوارە دەبێت هاوتەریب لەگەڵ ئەوەی کە کەمکردنەوەی خەرجی دەکرێت داها زیاد دەکرێت دەبێ خەڵک هەست بەوە بکات کە چاکسازی ڕیشەیی دەکرێت لەم بوارانە ئەوەی پەیوەندیدارە بە نەوت و گازەوانێ چاکسازی ڕیشەیی بریتیە لە دروستکردنی سێ موئەسەسە سێ دامەزراوەی گەورە لە هەرێمی کوردستان کە ئەوانیش یەکەمیان دەست بەکاربوونی بۆردی سندوقی داهاتە نەوتەکانە دروستکردنی کۆمپانیایەکە بۆ فرۆشتنی نەوت و سێمیشان دروستکردنی کۆمپانیای نیشتیمانیە بۆ بەرهەمێنان و دۆزینەوەی نەوت. بەداخەوە بەهۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئێستا حاڵی حاضر لە بەهۆی ئەم بارودۆخە سیاسیەوە نەیتوانیوە کە بە واجبی خۆی هەڵسێ نەتوانراوە تا ئێستا بۆردی سندوقی داهاتە نەوتەکان دروست بکرێت کۆمپانیای کۆمۆ دروست نەکراوە بۆیە ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان هەموو ئەم چالاکیانە ئەنجامەدا واتە تاکەلایەن کەڵەسێ بە هەموو ئەم ئەکتیڤیتی و چالاکیانە تەنها وەزارەتی سامانە سروشتەکانە. ئەم ژمارانەی کە بڵاو دەکرێتەوە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان تۆ ئەگەر سەیری وەبسایتی وەزارەتی سامانە سروشتەکان بکەی هەموو مانگێک ڕێپۆرتێک بڵاو دەکرێتەوە ڕێپۆرتی دارایی هەروەها ڕێپۆرتی هەناردەکردن بەڵام ئەوەی کە جێی سەرنجە تا ئێستا ئەم ژمارە و فیگەرانەی کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو دەکرێتەوە وردبینی بۆ نەکراوە بۆیە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز بڕیار درا کە دەبێت کۆمیتەیەکی هاوبەش لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی سامانە سروشتەکان کار بکەن لەوەی کە لە مەودووە
دەستنیشانکردنی ئەو ئەکاونت و ژمارە حسابیانەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان هەیەی هەروەها لەمە دووە کە پارە تەحویلە بێ لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ وەزارەتی دارایی دەبێت برێکداونێکی لەگەڵ بێ ئەبێ سەرچاوەی داهاتی نەوت دەستنیشان بکرێ واتە سەرچاوەی داهاتی نەوت تەنها داهاتی هەناردەکردنی نەوت نییە لە ڕێگەی بۆری نەوتی کوردستان وەکو بەڕێزت ئاماژەت پێدا 4 سۆرسی تر 4 سەرچاوی تری داهاتی نەوتیشەیە یەکەمیان داهاتی ئەو نەوتەی کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی دابەشکردنی نەوتەوە دەفرۆشرێ لە پارێزگاکان کە هی مستەودعەکانە داهاتێکی تر بریتێ لە داهاتی مەسفاکان و داهاتێکی تر بریتێ لەو بەرهەمە نەوتیانەی نەفتا و نەوتی ڕەش و هەندێک جار کرود ئۆیڵیش چەند پارە لەم داهاتەنەی باسیەکەی دەستەکەوە پارەکە دەچێتە کوێ کاکامانچ لەمە دواوا بڕیاردراوە کە ئەکاونت بۆ ئەم داهاتانە هەموو بکرێتەوە ئەوەی کە لە سامانە سروشتیەکان ئێستا بە ئەنجومەنی وەزیران گەیشتووە ئەم 500 ملیارەی کە باز دەکرێت تەنها داهاتی فرۆشی هەناردەکردنی نەوت نییە لە ڕێگەی بۆری نەوتی کوردستانەوە بەڵکو ئەمە هەموو ئەو سەرچاوە داهاتانەیە کە بۆ بەڕێستان باسکرا بۆ ئەوەی کە دڵنیایی لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان دروست بکرێت دەبێت لایەنێکی سێمی باوەڕ پێکراو کەوا بڕیارە بەم زوانە کۆمپانیایەکی نێودەوڵەتی لە مەجای وردبینی نەوت و حساباتی نەوت و گازە بێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە بۆ تەنها سامانە سروشتیەکان فیگەر و ژمارەکان بڵاو نەکاتەوە بەڵکو ئەم کۆمیتەی کە بۆ بەڕێستم باس کرد بە هەماهەنگی لەگەڵ ئەو ئینتەرناشنال ئۆدیتەرە ئەو مدەقیقە عالەمی کە دێت لەمە دووە ئەم ژمارانە وردبینی بکرێن بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا بێ لەوەی کە ئەم ژمارە و فیگەرانی بڵاو دەکرێنەوانێ ژمارە و فیگەری ڕاستین خاڵێکی تر کە مەسەلەی چاکسازیە هەر لە مەجای نەوت و گازە بەڕاستی بڕیاردرا لە دوا کۆبوونەوەی ئەنجومەی نەوت و گاز کە بە هیچ شێوەیەک هیچ پرۆسەیەکی فرۆشتنی نەوتی خاو فرۆشتنی بەرهەمی نەوت ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بە هیچ کۆمپانیا و بەڵەندەرێک نەدرێت واتە پێویستە لەسەر ئەساسی کێبڕکێ و لەسەر ئەساسی گونجاوترین نرخ و لەسەر ئەساسی باشترین کواڵیتی و لە ڕێگەی مزایدەی علەنی و یاخود لە ڕێی تەندەرکردنەوانێ ڕیگولیشن دابنرێت بۆ ئەوەی کە هەموو لایەک دڵنیا بن پرۆسی ئاڵوگۆڕ و فرۆشتنی نەوتەی کە لە وەزای سامانە سروشتیەکان ئەنجامەدرێ بە شێوەیەکی شەفافانە ئەنجامەدرێ بۆیە ئەم هەنگاوانە نراون بەڵام ئێستش من جەخت لەوە دەکەمەوە کاکامان فەرمان و بابەتێکی دیکەیە کاکامان دەمێت دەرفەت لە کات وەربگرین هەندێک ئاراستەی جەنابەت بکەم مەسەلەی قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا چەند قەرزی لایە کە قەرزی کردبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوە من ئێستا لەوانەیە ژمارەیەکی دیاریکراوم لە بەردەست نەبێت کە بەڕێزت بڵێم کە بڕی ئەو پارەی کە وەکو قەرزە هەرچەنە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زانیاری بەڕێزت تا ئێستا وەکو قەرز بە ناوی قەرز چونکە من وەکو قانونیە کە باز لە قەرز دەکرێت ئەبێ ڕێکەوتنامەیەکی وەرگرتنی قەرز هەبێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بانکەکان بۆ نمونە یاخود لە کەرتی تایبەت قەرز وەرگیرا بێ هیچ جۆرە قەرزێک بەم شێوەیە وەرنەگیراوە جگە لەوەی کە لە وڵاتی تورکیا دوو جار هەر جارێ 500 میلیۆن دلارێک وەرگیراوە ئەمە ئەتوانین ناوی لێ بنین قەرز بەڵام ئەوانی تر بەڕاستی ئەتوانین بڵێن کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەشێکیان بریتیە لەو ئاڵوگۆڕی نەوتی خاو یاخود دابینکردنی گاز بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا کە لە وەزای سامانە سروشتیەکان کراوە کە زۆر جار وەزارەت بە شێوەی پێشەکی و ئەدڤانس پەیمنت پارەی وەرگرتووە کە ئەمە ناتوانین ناوی لێ بنین قەرز بەڵام بەدیوەکەی تریش ئەتوانین لە چەندە دەزانی کاکامان بڕەکەی چەندە ڕێژەیە و پارەیە چەندەکە باسی دەکەی ئەوە وەزارەتی دارایی و ئابووری بەڵێ ئەو پرسیارە دەبێت لە وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی سامانە سروشتیەکان کرێ بەداخەوە من ئێستا خشتەی ئەو قەرزانەم لە بەردەست نییە بەشێکی تریشی بریتیە لەو پارەی بانقەکان کە کاتی خۆی وەزارەتی دارایی و ئابووری لە بەهۆی نەمانی کاشەوە دەستی بردووە بۆ خەرجکردنی پارەی هاوڵاتیان و کۆمپانیاکان و بانقەکان کە لە بانقەکانی هەرێمی کوردستان هەبوو ئەمانە هەموو پێکەوە ئەتوانین بڵێن کە ئەمەش بارگرانیەکی گەورەی دروستکردووە لەسەر باری دارایی هەرێمی کوردستان بەڵێ کاکاماچ بابەتێکی دیکە مەسەلەی هەرێمی کوردستان کە شاندێکیان چوو بۆ ئەمریکا بۆی هەم هاوکاری دارایی پێشمەرگە بکەن زانیاریتان دەربارەوەی هیچ بەڵێنێک بەو شاندەدراوە ئەمریکا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکات لە ڕووی داراییەوە وڵا بۆم بابەتش پێم باشە پرسیار لەو بەڕێزانە بکرێت کە خۆیان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە بەداخەوە من زانیاریشی ئەو تۆ جگە لەوەی کە لە میدیاکان بیستراوە لە بەردەستی من نییە
سەبارەت بە بەغا هیچ وەکو ڕێگایەک بەغا دەبینین کە بگەڕێنەوە بەغدا هیچ ئومێدێک ماوەیان پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بە یەکجاری کۆتای هاتەوە جارێکی دیکە هەرێم ناگەڕێتەوە بۆ بەغدا؟ مەسەلەی بەغدا تا ئەم کاتەش حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بڵێن هەرێمی کوردستان بەشێکە لە عراقی فدرال تا ئێستا هەرێمی کوردستان بەپێی دەستوری عراقی فدرال بەشێکە لە عراق و ناکرێتەوە بە هەموو شێوەیەک پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی فدراڵی ببڕیت چونکە مەسلەی پەیوەندی نێوان هەرێم و حکوومەتی بەغدا تەنها مەسلەی بودجە و نەوت نییە بەڵکو وەکو باسم کرد لە چوارچێوەی دەستورێکی دیاریکراودا پەیوەندی نێوان ئەم دوولایانە دەستنیشان کراوە و گەڕانەوە بۆ بەغداش بەڕاستی دەبێت لەسەر ئەو بنەمایە بێت ئایا ئەبێ هەڵسەنگاندنێک بکرێت ئایا بەگەڕانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و تەسلیمکردنی ئەو نەوتەی کە ئێستا خۆی هەناردەی دەکات بۆ باسێنان لە مەسلەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەو شێوەی کە ئێستا ئەکرێ هەڵسەنگاندنێک بکرێت ئایا ئەمە گەڕانەوە بۆ بەغدا باشتر دەبێت و پارەیەکی باشتر دێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو بتوانێت موچە خۆرانی هەرێمی کوردستان باشتر لە ئێستا دابین بکات ئەگەر هەڵسەنگاندنەکە لەسەر شێوەیەکی زانستی و لە دەرئەنجامی گفتوگۆ و ڕاگۆڕینەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵی بکرێت بێگومان ئەو ئۆپشن و ئەو ئەکرێت جارێکی تریش حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەشی کە من جۆم لێ بوو هەمیشە باس لەوە کراوەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی هەیە کە دانیشتن و ڕاگۆڕین و گفتوگۆ بکاتەوە لەگەڵ حکوومەتی بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر ڕێکەوتنێکی تر چووکە بەداخەوە ڕێکەوتنی 12 ساڵی 2014 چیتر کاری پێ ناکرێ هەردوو لە ئیلتیزامەکانی خۆیان جێبەجێ نەکرد. بەڵێ سەبارەت بە مەسەلەی هەناردەکردنی غاز یان غازی هەرێمی کوردستان هیچ ڕێکەوتنێک لەگەڵ تورکیا کراوە بۆی کە غاز بفرۆشێ پێی وە هەناردە بکرێت؟ بۆم پرسیارش داوای لێبوردنەکەم لەوانەیە وەڵامەکەی لە بەردەستی من نەبێ و باشترە پرسیار بکرێت لە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە هەرچەندە بەڕاستی وا بڕیار بوو بۆ قسەکردن لەسەر ئەو راپۆرتە من بێمە NRT قسە بکەین لەسەر هەڵبەتە کاک ئاماچ لەبەرەوەی جەنابەت سکرتێری ئەنجومەنی وەزیرانی بۆیە هاوڵاتیانیش هەلبەتە چاوەڕێ ئێوەکەن کە وەڵامیان دەستکەوێت سەبارەت بەو پرسانەی کە گرێدراوی ژیانی خەڵکن لەسەر بابەتەکە دوا پرسیارم دەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کەی ئەنجام دەدرێت بۆ تاوتوێکردنی ئەم پرۆژە چاکسازیە وا بڕیارەکەی ئەنجام بدرێت؟ وا بڕیارە لە هەفتەی داهاتوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجام بدرێت و وا بڕیاری شەرەنا ئەو کۆبوونەوەی دەرئەنجامی ئەو کۆنفرانسەی کە ڕۆژی شەممە ئەنجام درا لە هۆڵی کۆبوونەوەکانی مامۆستا سەعەد لە هەولێر کە وەکو باسم کرد لەسەر سێ تەوەری سەرەکی کۆبوونەوەکان ئەنجام دران دەرئەنجامی هەر سێ تەوەرەکە دەخرێتەوە بەردەمی ئەنجومەنی وەزیران تاوەکو لە دوای گفتوگۆکردن بڕیار بدرێت لەسەر ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ هەر سێ تەوەرەکە بکرێت چ کەمکردنەوەی خەرجەکان زیادکردنی داهات و سازدانی چاکسازیەکی ڕێشەیی بەتایبەتی لە سێ سەکتەری سەرەکی کە ئەویش مەسەلەی شەفافێتە لە بواری نەوت و گاز مەسەلەی چاکردنی کەرتی کارەبا و هەروەها مەسەلەی کەرتی وەزیفەی گشتی. بەڵێ کاکەمان چ ڕۆژەکە دیاری کراوە ببوورە لە هەفتەی داهاتوو کە ئەنجامەدرێت کۆبوونەوەکە؟ تا ئێستا دەستنیشان نەکراوە کە کام ڕۆژی هەفتەی داهاتوو کۆبوونەوەکە ئەنجامەدرێ هەر کاتێ دەستنیشان کرا بێگومان بەڕێستان وەکو کەناڵی NRT و میدیاکانیش ئاگادار دەکرێنەوە لە ڕۆژی ئەنجامدانی کۆبوونەوەکە. بەڵێ ئەمان چراحیم سکرتێری جواتە وەزیران سوپاس ji bo beşdarîkirina te di boltena me de dubare dem baş.